سڵاوتان لەوێ بەڕێزان ئێمە ئێستا لە ناو کارگەی جگەرەی سلێمانی لێرە پێشەنگایەک بۆ کۆمەڵێک بەرهەم کراوەتەوە کۆمەڵێک کەس هاتوون بەرهەمەکانیان لێرە نمایش کردووە دەمانەوێت بچینە ناوە و لەگەڵ ئەو کەسانی کە بەرهەمیان لێرە نمایش کردووە قسە بکەین بزانین تا چەند گرنگە مرۆڤ پشت بە کاری سەربەخۆی خۆی ببەستێ و تا چەند گرنگە گرنگی بە ئەو بەرهەمە خۆماڵیانە بدرێت کە لە ناو وڵاتە دروستەکرێت بۆی کەمتر بەرهەمی وڵاتانی دیکە هاوردەی ناو هەرێمی کوردستان بکرێت ئەم پرسیارانە و کۆمەڵی پرسیاری تر لە ئەو خاوەن بەرهەمانە کە نێوەش بینێری بەرنامەکە. باسێکی پێشانگاکەم بۆ بکۆ بەرهەمەکانی خۆتان چیتان ئێمە وەکو شەریکەی مارکێنی سۆر ئەکات کۆمپانی کە خاوەنی براندی 969 گلێنتین ئەمساڵ بەشداریمان کردووە لەم بازاری جگەرەیە پێشانگاکە زۆر باش بوون لە ڕووی کوالیتیەوە ئەمساڵ چاو ساڵەکانی پێشوە زۆر باش بوو ئیستیقبالی خەڵکی زۆر باشە بە تایبەتی ئەو قسمەی کەتیایە کە بۆ مناڵانی خەسخانە هیوایە خەڵکی زیاتر لەبەر ئەوە دێکە بۆ چکە داهاتی ئەم پێشانگایە گەڕێتەوە بۆ خەستەخانەی هیوا ئەوە خەڵکی زۆر بە شێوەیەکی باش پێشوازی لێەکە کە لە ناو ئیشایی و تەجروبەیەک هەیە تا چەند گرنگە بە تایبەتی و گەنجانەی کە تەخەڕوجاکەن و سەرەتایانە پشت بە کاری خۆیان بەسن چاوەڕی دامەزراندن و حکوومەت و موچەنەکە بەدڵنیایەوە ئێمە وەگەر بڵێن زۆربەی گەنجانی ئەم وڵاتە تەواویان کردو هیچیان لە هیچ شوێنێکدا دانەمەزراون شەر نیە تۆ چاوەڕێ دەستی حکوومەتی کەرتی تایبەت زۆرە لێرە بینی چەندین ئیشی دەستی تایە کە ئەو کەسە بۆ خۆی لە ماڵ و خەریکی ئایتیمێکە بۆ خۆی ئەیناسێنە بە خەڵکی هیچ کاری دەسەکە هەنی هیچ پێویست ناکات تۆ دانیشی بە دیار حکوومەتەوە ئەویش خۆتانزان لە زەمانێکیان کە ینی حکوومەت ناتوانێت داهاتی خەڵکی دابینکە بەدڵنیایەوە ئەتوانی تۆ لە شەریکاتەیە لە کۆمپانیا خۆت پشت بە خۆت بەسی کارێکی واکە ئێمە بۆ خۆمان ئێستا بە هەمان شێوە خوێندنمان تەواو کرد و خۆمان بە خۆمان کاری خۆمان شروع کردووە دەست پێ کردووە ئەوەی کە بۆ نمونە دوکانێکی بچووکیش بێ سەرەتا دایبنێ وردە توانێت هەنگاو بۆ گەورەتر و گەورەتریش خۆی مەسەلەیەگە لە قەترەقەت لەبایە دەریا بشێ هەر هەمووی هەروایە تۆ هەنگاوێک بنێ هەنگاوی دۆم بۆ ئاسانترێ بەڵام ئەگە تۆ لە جێی خۆت نەجوڵێت و هەر چاوەڕێکی کەسێک دەسێ بگرێت دڵنیا بە کە شتی وا نابێ چکەی لەم سەردەمێمە معجزە نییە تۆ لە پڕێبی بە کوڕەیە ئەبێ خۆت هەوڵ بێت و یلاکی خۆیەوێ پێستە نرخی دینار و دۆلار دەبینین ینی گۆڕانکاری بەسەر هاتووە دینار دابەزیوە و دۆلاریش بەرز بێتەوە کاریگەری هەبووە لەسەر کڕین و فرۆشتن ینی ئیستیقبالی خەڵک بۆ بابەتەکە وەڵایی ئەگەر بڵم کە کاریگەری بۆ نا ئێستا ئێمە توانین پۆلێنێکین بە دوو بەشەوە بەشێکیان پێڵێن حاجە بەشێکی پێشێڵێن کەمالیات ئەوەی کە خەڵکی سە حاجەیەوە هەروەستانی نەبوو ینی هەر ناژوەسێ کەمالیاتیش خۆت ئەزانی زەروریەتە یانسە بۆ منە ئەو کەسە هەر خۆیە شوە ینی پێویستی بە شامپۆ هەیە سەرە شوە ینی پێویستی بار ئەو شتانە هەیە ینی ئەوانە لە بەشی دووەمی حاجەیان کاریگەری هەیە بەس کاریگەرەکەی بۆ شێوە نییە ینی نەبێتەوە ئەوەی کە گەنجێک بڵێ وەڵام من فرۆشی بابەتەکانم نابێ ینی با کارەکە دەست پێ نەکەم لە هەموو حاڵەتەکە دەست پێکردن باشترە لەوەی کە بەڵێ ئەڵێ ئەو کاتێک کە دەست پێەکەی لەوانێت باشترین کات بۆ دەست پێکردن ینی ناخێر لە بازار هیچ تەسیراتێکی دروست نەکردووە لەسەر ماوادەکان ینی گرانی ساڵ و بەرزبوونی دۆلار و دابازان دینار هیچ گرفتێکی دروست نەکردووە بۆ بەرهەمەکان ئێمە وە کارگەی زەیتی زەیتونی ڕانە بەرهەمی خۆماڵی کوردستان ساخت دەکەینەوە زەیتون بۆ نمونە زەیتون لە هەر ناوچەیەکی کوردستان بێت زەیتونمان بۆ دێنن ئێمە بۆیان دەکەین بە زەیت چی زەیتونەکان لێوەردەگرین چی زەیتەکە دەوەسێتە سەر ئەو جوتیارەی فەلاعی کە زەیتونەکەمان بۆ دێنێ بە زەیت پێمان دەفرۆشێتەوە یاخود بە زەیتون ئێمەش هەوڵ دەدەین ئەم زەیتە زەیتێکی خۆڵاسی زۆر ئەکسترا ڤێرجن بیخەینە بازارەوە بە شێوازەیەکی زۆر تەندروست و لە قوتونانێکی زۆر ڕێک بکرێ بووی پارێزراو بێ لە هەموو زیانێکی چی ناوەکی و خارجی پێشوازی خەڵک لە بەرهەمەکەتان لەو زەیتەی کە لە ناو وەکو باست کرد لە زەیتونی کوردستان دروستەکرێت پێشوازی خەڵک چۆن تا ڕادەیەک باشە لە خۆی بەزیاد بێ ئەو کەسانەی کە حەزیان بەستی سروشت و شتی باشە بۆ تەندروستی قەلبی خۆیان طبعا زەیت
تاکە شتێکە کە ڕۆژانە ئینسان ناتوانێت بەبێ ئەو ڕۆژ بەڕێکە واتە کۆتایی بە ڕۆژەکەی بێنێ چونکە زەیتە تۆ هەر جەمێک نانەخۆیت پێویستە زەیت بەکاربێنیت تۆ زەیتێکی باش بەکارنێنی ئەوە تۆ دڵنیا دەکەمەوە کە تەندروستی لاشەی تۆ زۆر گرنگترە لە هەر شتێکی لێر بۆیە پێشنیازم بۆ هەموو حاڵاتیان هەموو کەسێکە کە زەیتێکی تەندروست بەکاربێنن بەدەر بێت لە مەوادی حافیزە و شتانی کە تەیە بەڵێ بە دڵنیاییەوە ئەو زەیتە ئێمە زەیتێکە هیچ مادێکی کیمیایی و حافیزەی تێ ناکرێت تەنها زەیتێکی خلاصەیە کاکومێت جگە لە بابەتی شتەکەیەوە باسی ئەوم بۆ بکە تا چەند گرنگە بە تایبەت گەنجان پشت بەکاری خۆیان بەستەوانی دەیانوێت دەست بە کارێک بکەن چاوەڕێی دامەزراندنی حکومی نەکەن چاوەڕێەوە بکەن خۆیان دەست بەکارێک بکەن و بنە خاوەنکارێکی سەر بەخۆی خواستە ڕاستە حکومەت لەم ناوەدا لەم سەردەمی ئێستامادا بە تایبەتی حکومەتە کابینی ئێستامادا هاوکار نییە هیوادارم گەنجان چاو لە دەستی حکومەت نەکەن بۆ خۆیان هەستن بەکارێکی تازەگەری تازێکی تازە ناو بازارە سیر بکەم بزانن چی نقصانە بە دەستی بەی شێ بکەن هەموو شتێک سەرەتا قورسە بەز بە دڵنیاییەوە خەڵک پێشوازیەکی گەرمیان لێ بکەن بە دڵنیاییەوە شتێکی جوان بکەن خەڵک دڵ ئیسفادەی لێەکە هەم خۆشە ئیسفادەکەن لە داهاتوودا کاکومێت ئێستا کە نرخی دینار و دلار گۆڕانکاری بەسەرە هاتووە و دینار نرخەکەی دابەزیوە وەکۆزانینەوە بەرهەمانەیەوە زەیتی زەیتونەوەوانە لە وڵاتانی تریشەوە هاوردەی هەرێمی کوردستان نەکرێت تا چەند کاریگەری هەبووە لەسەر نرخ و با بڵین فرۆشی ئەو بابەتانە لەگەڵ دابەزینی نرخی دینار ئەگەر بینەگە سەیری بکەین بەرهەمی ناخۆ کاریگەریەکەی بەو شێوە بۆ دەردەکەوێت کە چۆن ئێساکانە نرخی بازار هەڵاوسانی بەخۆ دێنیوە ئەگەر سەیری بکەسە هەر کاڵایەکی بیانی بگری بەرزبوونیەکی بەرچاوی بەخۆ دێنێ بەڵام ئەو کاڵایمە تەنانەت یەک دیناریشی نەچۆتە سەر چونکە هەموو بەرهەمەکە بەرهەمی خۆماڵیە و لە دەستی فەلاح و جوتیار وەرەجرێت چونکە هیچ بەرهەمێکی خارجی بکات هیچ نرخێک لایەوە بەرزتر نەبووەوە چونکە بەرهەمەکەی ناوخۆی نەخێر ئەگەر بۆشمان بکرێت دیسکاوتی زیاتر و داشکانی زیاترەکەن بۆی خەڵک ئیسفادی زیاتر لێ بکەن و بتوانن زیتێکی تەندروست بەکاربێن بزان بەرهەمەکانی ئێوە چین باسێکی پێشنگاکەشمەوە بکات چۆنە بەلاتەن بەرهەمەکانی ئێمە هەمووی کاری دەسیە خاتونێکی ئێرانیا لە ئێرانەوە شتەکانی ئەهێنێت و لێرە بەرهەمەکانی ساغەکاتەوە خاتونەکە کووردە تەبان بەڵێ پێشانگاکە چۆنە پێشوازی لەلایەن خەڵکەوە چۆنە بۆ پێشانگاکە بەعام هەرکو ساڵانی تر باش بەڕێوەچێ بەڵام لە چاو ساڵانی ترا هیچ قەرباڵغێکی پێوە دیار نییە نازانم وەکارەکەی ئەگەڕێتەوە بۆی کە خەڵک مەعاشی نییە یان بەرزی دۆلارە هەر هۆکارێک بێ وەکو ساڵانی تر نەماوە جەناب لایم خاتونە کارەکەی وایە باسی ئەوم بۆ بکە تا چەند گرنگە ئینسان هەمیشە پشت بەخۆی ببەستێ کار بکات خاوەنی ئابوورێکی سەربەخۆ بێ شتێکی سەربەخۆ بێ کە کەمتر چاوەڕێی موچە و با بڵین دەرماڵی حکومی بکە بە دڵنیایی ئینسان هەر چاوەڕێ ئەوە نەکا کە لە وەزارەتێک دامەزرێیان شتێ خۆی لە شتێکی بچووکەوە دەست پێ بک بۆ گەورە هەموو ئینسانێک لە بچووکەوە دەستی پێ کردو بۆ گەورە و ئینشاءالله هەموو کەسێکیش بگا بە ئامانجی خۆی و هیوای خۆی ئەگەر خاوەنکاری خۆی بێ ئەگەر موچەش نەبێ ڕەنگە ئەم کەمتر تووشی گرفت بێ چونکە خاوەن کارێک کە توانێت بەشێک لە پێویستەکانی بۆ پڕبکات بەگشتی ئێستا نرخی دیناردا بەزیوە نرخی دۆلاریش بەرز بۆتەوە تا چەند کاریگەری هەبووە لەسەر کڕین و فرۆشتنی ئەم بەرهەمانە کە با بڵێن لە وڵاتی ئێرانەوە لە کوردستانی ڕۆژهەڵاتەوێتە هەرێمی کوردستان بەتەکی دۆکو پێم وتیت کە بازارەکە ئەبینی دۆکو جاران نەماوە تەکیید ئەوە هۆکارێکە لە هۆکارەکان پێشەیەکی گشتی پێشانگاکە خراپ نییە خەڵکانێک سەردانەکەن و وەدیەن بەسەرمان دەکەنەوە و توانی بڵێ ڕێژەی بەشداریوان باشە خەڵک دێ سەردانی ئەکات ئەمە وەکو خۆمان لێرە بەشداریمان کردو ئەم ژوورەمان گرتووە بەرهەمەکان چی وچین کە لێرە بەرهەمەکان پێکاتوە لە دوو بەشی سەرەکی بەشیان بەرهەمیی وڵاتی تورکیایە وەکو وەکالەتێک بەشداریمان کردووە بەرهەمەکانی تریشمان وەکو بابەتی ئۆروپیە بەشداریمانتیا کردووە لە هەمووی گرنگترەوەی کە لێرە بەشداریمانتیا کردووە داشکانێکی ڕێژەیەکی باشمان کردو بۆ بەرهەمەکان نەک ئێمە ئەتوانین بڵێن هەموو بازارەکان لێرە بۆی خەڵک یعنی سڵ نەکاتەوە بڵێ شتەکان لێرە گرانە نەخێر لێرە شتەکان بەشەیەکی گشتی نرخەکانی زۆرە هەرزانە و سوادەی لێەکە کاک پشتیوان جەنابت لە ناو کارایت و تەجروبەیەکت هەیە تا چەند گرنگە ئینسان هەوڵ بدا خاوەنکاری خۆی بێ کەمتر چاوەڕێی دامەزراندن و چاوەڕێی موچۆ ئەم شتانە بێ جەنابت ڕێنمایی و چییە بۆ گەنجانەی کە
زانکۆیان تەواو کردو و لە ئێستاە کاریان بەڵێ بێگومان هەموو کەسێک خی گەورە عقلێکی پێدا کە بتوانە بەکاری بێنێت و سوودی لێوەرگێت و لە بوارەکانی ژیانە لە کەمەوە دەست پێ بکە بێگومان هەموو کەسێک لە سفرەوە وردەوردە پەرە بەخۆی بات و باشتر لەوەی کە چاوەڕێەوە کە دەست لەم پاکاتوە دەست لەو پانکاتوە لە حکومەتیا چکە کەرتی تایبەت شتێکە ئینسان خۆی پەرەی پێدات هەوڵ بات پشت بەخۆی بەبەستێ زۆر گرنگترە گەرەوەی کە چاوەڕی موچە و دامەزراند و کۆمەڵشتی کە بکات بۆ فکرە و مێشی بێگومان ئەو کەسە کە چەندێ هەوڵی دا لەگەڵ خۆیان ئیشەکەی بەرەو پێشتر ئەڕات و ئەم عقلەکە بەکارێنی بێگومان ئیسفادەی زۆرە کە بتوانانی سانی بگرێت. تا پرسیارم لە ئێستا نرخی دینار دابەزی و دۆلار بەرز بۆ تۆ کاریگەری هەبوو لەسەر گرانکردبوونی نرخەکان لە تایبەتی مەوادانیەوە گومانی تیانە کاریگەری تا حدێکەیە چکار زۆربەی کاڵەکانی ئێمە کە ئەکڕێت لە وڵاتانەوە بە دۆلارە کڕێت ئەو دۆلارش کە ئەگۆڕێتەوە بە دینارەکە ئێمە لێرە دینار وەرەگرین لە خەڵک ئەو دینارش بەرامبەر دۆلار تۆ بێ گۆڕانکاری تیا بکەیتەوە شتەکەی پێ بکڕی بەشی خۆی گۆڕانکاری ئەکا لە سعرەکانە شتێک ئەگۆڕێت لە نرخەکانە کەم تا زۆر بەپێی جۆری کاڵاکە ئەگۆڕێ بەڵام بەشێکی گشتی ئەوە نییە کە زۆر پێێتەوە دیار بێ ڕێژەکە بەرز نییە بەڵێ باشە سەرەتا ئەم بەرهەمەی ئەم هینەی پێشەنگایە بەعامەتەن هەموو کۆمپانیەکان بەشداریان کردووە کۆمپانیای ناوخۆیتیایە و دەرەوەشیتیایە بۆ نمونە ئەوەی ئێمە کۆمپانیایکی سووریە خاوەن کارەکەی من شتەکانی عامەتەن سووریە ینی شتەکانی سروشتیشن لە سابوون و لە شامپۆ و لە کرێمات پێکاتوە کرێمێکی تایبەتی هەیە خۆی بە سەد تەڵەب دروستی کردوانی خەڵتەیەکە لە نێوان زەیتی زەیتون و ڤازلینی طبیە بۆ شێدارکردنەوەی پێست کاریگەرەکەشی 2 دقەیە بە 2 دقە دەرەکەوێ شتێکی زۆر تایبەتە مەسەلاً میوانەکان کێن کڕیارەکان کە بە فەرعەکانە هینەکەن من پیان ناڵم بیکڕن نەڵم تێستی بکەن دوای 2 دقە خۆیانێنەوە بۆ لامان باسیەوە بۆ بکە تا چەند گرنگە ئینسان هەمیشە پشت بەخۆی ببەستێ کەمتر چاوەڕێی موچە یان دەرماڵی حکومی بکە بۆی خۆی خاوەن کارێکی خۆی لە ڕاستیە ئەم بیرە ئەم فکرەیە زۆر درەنگە بۆ ئێستا بۆ ئێمە بەڵام زۆر زووە بۆ گەنجی ئێستا گەنجی ئێستا ئەتوانێت هەنگاو بنێ دەست بەکاری خۆی بکە بۆ تەمەنی ئێمەمانان کە کولیەمان تەواو کرۆ کە دامەزراوین ئەم شتە لە بەردەممانە نەبووە ئەم بوارە نەڕەخساوە بەڕاستی خۆمان بە پێوە بۆستین و ئیشی کاری خۆمانمان هەبێ ئەگینا لە ئەوە خۆشتن نییە کە تۆ ئیشی تایبەتی خۆتێ هەبێ خۆت دەست بەو کارە بکەیت و چاوەڕی موچە نەکەی ئەم ئیش بەسەلەن بۆ نمونەیەکی وەکو من مندووبم لە شەریکەیەکە بەڕاستی یارمەتیە بۆ ئەم ڕۆژە یعنی تۆ لە چاوی کە لە سابستویەکە لێ بڕۆ 3 مانگ چاوەڕی موچە بکەی ئەمە هینێکی چەند ڕۆژێکی سەریعە موچێکی سەریعیشە دەزەکە کارێک بەشێک لە کەم و کردیەکانت بۆ پڕکاتەوە لە پێداویستی بەتاکیت چونکە تۆ موچەکە ئەوەنە چاوەڕێ و کردووە کۆمەڵە قرزە کردو بەڵام ئەمە شتێکی مفاجعە ئەتوانێت ئەو شتی پێ بکەیت کە مەسەلاً چاوەڕێ و کردو لە موچەکەتا نەوتوانیوە بیکەی ئەتوانی بەمە تاویزی بیتەوە دابەزینی نرخی دینار و بەرزبوونەوەی دۆلار تا چەند کاریگەری هەبوو لەسەر فرۆشی بەرهەمەکانیەوە لە ڕاستیە ئەو کاریگەری کە دۆلار کردوەتی بۆ کڕیاریش و بۆ فرۆشیاریشی کاریگەری هەبووە یعنی کاریگەرەکەی ئەوەیە کە فرۆشیارەکە زەرەرەکە ئەگەر بە هەرزان بیا کڕیارەکەش بۆی ناکڕێ ئێستا بۆ نمونە ترسێکی وا لە دڵی خەڵکە نیشتووە ناوێرە پارە سەرف بکە ئەترسێنێتەوە جێی بەڵام هەشە ینی ئەشی کڕێ چونکە هینی ئەتیمادی لەسەر موچە نییە مەسەلاً لەوانەیە مێردەکەی دوکان ناربێ یان دەخلێکی تری هەبێ جگە لە موچە هەموو حاڵەتێکە ئینسان هەر دەست بە کارەکەی بکە هەنگاوی بۆ بنێت تا وردەوە بۆ گەنجی ئێستا زۆر زووە هەنگاو بنێن چاوەڕی بە هیچ شێوەیە موچەی حکومەت نەکەن چاوەڕێ نەکەن دامەزرێن چونکە ئێمە شەمو من ئێستا خۆم بەش بە حاڵی خۆم کولیم تەواو کردووە ئەی زانکۆم تەواو کردووە کار عیب نییە هیچ کاتێک کار عیب نەبووە بە تایبەتی و بۆ گەنجەکان لە باتی ئەوەی بچن بۆ کافتریا یعنی 5 ساعات ئەنیشن لە کافتریا هەم بۆ سەحەتیان خراپە بەڵام هیچ شتێک و چێژی ئەوە نیە دەستکی بەگرفانی خۆتا بەڕاستی لەگەڵ ئەوەی کە گەنجانی یاریمی کوردستان زۆربیان کە تەخەڕوجەکەن و زانکۆ و پەیمانگا تەواوەکەن زۆربیان چاوەڕێەوەکەن حکومەتدایان مەزرێنە ڕاستە ئەرکی حکومەت کە هاوکاری گەنجان بێ و ڕێژەیەکی لە دامەزراندنی ساڵانەی هەبێ بەڵام ئەمە نابێتەوە کارەوەی کە گەنجێک بڵێ ئیلا بێ من حکومەتدام مەزرێنە یاخود چاوەڕێی دەستی موچە و دەرماڵە بێ بوونی کاری سەربەخۆەوە ئاکات ئەو ڕێژە قازانجەی کە ڕۆژانەی کە ئەگەر کەمیش بێ ڕاستەوخۆ بێتە دەستیوە بەداخەوە کە لە ئێستاە موچە بە ڕێژەیەکی زۆر
دواکەوتۆ و لێشی بڕاوە و بەهاکەشی دابەزیوە کێشەی بۆ زۆربەی موچەخۆران دروست کردووە بەڵام و کەسێک کە خاوەنکاری خۆیەتی کەمتر تووشێم گرفتە بێت لەبەرەوەی ئەو ڕێژە خازانجی کە هەیەی ڕۆژانە دەستیەکەوێت و زۆر جار موچەخۆرانیش چوون لە دوکانەکەی ئەو یاخودە و شوێنەی کە ئەو خاوەنی کارێکی خۆیەتی بە قەرز شتیان لە ئەو وەرگرتووە ئەمە پێمانەڵێ بوونی کاری سەربەخۆ گرنگە و ئەوەشی کە بیوێ دەست پێ بکە یەکەم هەنگاوبا دەست پێ بکە ئیشاءالله خوای گەورە هاوکاریە بێ ئێمە بەردەوام بین زیاتر ئەم فرۆشیارانی ئێرە دوێنین بەڵامەتی لای ناوبڕێک و ئەگەڕێن وڵات. لە دوای ناوبڕەکەەوە سڵاوتان لێبێ من دەمەوێت لەم پێشانگایە سەردانی فرۆشیارەکان بکەم زانم تا چەند گرنگە خاوەنکاری خۆت بی بە تایبەتی لە گەنجان کە ئێستا زۆربیان تەخەڕوجیان کردو یاخۆ زانکۆ و پەیمانگەیان تەواو کردووە هەندێکیان چاوەڕی دامەزراندن دەکەن گرنگە کە خۆیان دەست بەکارێک بکەن پێویستیان بە حکوومەت دەبێت و بزانین سەردانیکەران لە پێشانگاکە چۆنە بینەری بەرنامەکە بنەچینی لایەوە. باسێکی ماواد و بەرهەمەکانی خۆتانم بۆ بکە ماوادەکەتان بەرهەمەکەمان خۆماڵی بەرهەمەکانی مامووی طبیعی یەکەم ئەوە زۆر ئەساسە وەزایدەن لە بواری کۆزماتیک ئایشەکەی کۆزماتیکی گایە براندێکی کوردیە شتێکی تازەیە بۆ بازاری کوردستان براندەکەمان مانگی هەرباڵە دەبینی ئایتەمەکان هەموو لۆگۆی خۆیان لەسەرە بە شێوەیەکی سروشتی پێکاتەوە و لە سروشی دروست بووە هەنێکی وەسفەی خۆمانە لێرە بەرهەمدێ هەنێکشی لە تورکیا و یاخو لە وڵاتانی تر بەرهەمدێ بە پێی ستانداردی ژیانی ئەمە شتێکی مویمان پێشنگایە بۆ ئێمە هەم عەرزێکە هەم پێناساندنێکی بەرەمێکی سروشتیە براندێکی کوردی بۆ خۆی شتێکی مویمە ئەمن بۆ خۆم وەکو گەنجێک دەست پێشخەرمەیە بۆ هەموو بەڕێزانێکەوە لە تەمەنی هەرزەکاریان یاخود کولەیەکیان تاوا کردووە ئەساس ئەوە نێت تۆ چی تاوا کردو ئەساس ئەوەیە تۆ بتوانی فکرەکەی خۆت بەکاربێنی بزنسێ دروست بکەی ئەمە زۆر مهمە. باسیەوەت کرد خۆت پێشتر ئەندازیار بووی واز تێناوە ئێستا خاوەنی کارێکی خۆت من بۆ خۆم لە بواری ئەندازیاری ئێشمە کرد 2 ساڵ بۆ 3 ساڵ لە بواری ئەندازیاری خۆم ئێشم کردووە ئەتوانم بڵێم تەمەنێکی سەرکەوتوشمە بوو لە بواری ئەندازیاریە سوپاس بەخوا بەس دەبینی لە مەجالەکەیە ینی بەرتەسک بوویەوە مەجبور بوارەکە بگۆڕین خۆماندایەتی بوارێکی کۆزمەتیکە بتوانین مەجال بکەین لە بازارەکەیە هەتام قۆناغش کە هێنا ئەمانە زۆر تیا سەرکەوتوی بنە سوپاس بەخوا ینی براندەکەمان تقریبا لە کوردستانە ناسراوە خەڵکێکی زۆر دەستخۆشی بۆمانەیە و پێشوازی خەڵک چۆنە ینی بەرهەمەکان تا چەند بەدڵەکاڵی خۆماڵی و کوردی وڵا تەسەورمان ناکرێ ینی خەڵک زۆر پێخۆشە کە براندێکی کوردی بێت و لە هەمان کاتە یان ئەو ئیفێکتی زۆر باشە بەراورد بە براندەکانی ئەوروپا فرۆشیە و زۆر مهمە ینی سەیدەڵات هەیە کۆزماتیکەیە دایناوە براندەکەی من براندێکی لۆریاڵی فڕەنسی داناوە براندێکی بالای ئیتاڵی داناوە وەکو هەمان براندەی فرۆشی ینی ئەو بۆ من شانازیە بەڕاستی زۆر خۆشحاڵم بەڕاستی لەخوا بەزێبێت تقریبا بە نزیکەی 10 بۆ 20 گەنج لەگەڵمانەی شەکە کارەکە ئەمە جی دەستخۆشیە بەڕاستی بۆ هەموو بەڕێزانشکەوە ینی توانایەکیانەیە تیا سەرکەوتۆ بن بەڵام چییە فکر بەکار بێنن ئەساس پارە نییە مادە نیە مهم ئەوەی نەشاتێکی بە زۆر مهمە. لە قسەکاندا باسیەوەت کرد کە بەرهەمەکە خۆماڵیە ئێستا کە نرخی دینار دابەزی و دلار بەرز بۆتەوە لەسەر ئەو بەرهەمانی کە لە وڵاتانی دیکەەوە هاوردەکرێت تا ڕادەیەک نرخی کەلوپەلی بەرز کردوێتەوە بەس ڕەنگە ئەم کاریگەرێ بۆ بەرهەمێکی خۆماڵی کەمتر بێت لەبەروی لە ناوخۆی وڵاتەکە دروستەکرێت کەمتر نرخەکەی گرانتر پێوێت لەسەر هاوڵاتی ئەو قسەی بەڕێز سەدەسەتەوە دوو لایەنەوە ڕاستیانی بەرزبوونەوەی دۆلار بەرامبەر بە دینار هەم بەرهەمی ناوخۆی ڕەسیدێکی بەرزەکاتەوە بۆ لە بڕۆی بەرهەمی ناوخۆی ڕەسیدەکەی دینارە بەرەمە خارجەکانی خارجی هەرێمی کوردستان یاخود عێراق ئەتوانم بڵێم کەمێک گرانترە بێت کولفەیان و لە بەرامبەر دۆلارشە دەبینێنێ پارەی هەیە گرانترە بێتەوە مەسەد کەمتر هاوردەکە زەبەت تاسیر بەجێڵێ بەڵام یەک مشکلەیەکی لێرانە ئێمە خۆمان وڵاتێکی سەنعینی یعنی هەر هەوڵماندا وڵاتێکی تیجاری بین ئەو زۆر مشکلێکی گەورەیە بەڕاستی ینی بۆ نمونە ئێمە معمەلی خەنەمان دروست کرد خانی ڕاژان و خەنی مەلەکیوانی نێمە بوو ینی بۆ بەسیترین شت دەبای پشمە بەدرەوە بەسە ئەمە مشکلێکی زۆر گەورە دروستەکە ئەگەر تۆ بتێ وڵاتێکی سەنعی بێ بەڕاستی دەبێ پلانت هەبێ پرۆژەت بۆ هەبێ ینی مشکلەیەک لێرەیە تۆ هەتا بەرهەمێکی خۆماڵی دروستەکەی ئەنی زەحمەتی زۆر زۆرە ینی سە من بۆ تۆی باسەکەم کەواڵم بەرهەماتە گۆیەوە مەسەد خەنەمان دروست کردەوە بۆ شێوازە ئەتوانم بڵێم هێنانی لە درەوە بۆ من زۆر ئاسانتر بوو
هەر هاوڕێ بزنسمانەکانی خۆم ینی بەمە چەند جار ینی پێشنیاریان کردووە کاکی لە لەمەی تۆیکی ئەگەر لە درۆ هاوردەی بکەی ئۆردەری بکەی زۆر ئیسفادە باشترەکەی هیلاکەتی کەمترە ینی مادووبوونێکی زۆر بەس ئەلحەمدولیلا بەس چیە دڵخۆشی زیاترە هەستەکەی مادەیەکی خۆتە وەکو شەریکات دیان دۆڕشترۆ کالت لێسەنێتەوە ئاستەکانی زۆر خۆسفەت شیرین خان بزان چەندێکە خەریکی ئەم کاری وڵایی 3 ساڵە 3 ساڵە خەریک هەر لە ناو شاری سلێمانیدا بەڵێ لەگەڵ پێشانگاکانە هەموو کات بەردەوامن هەر بژێت شیرین خان ئەم بەرهەمانەت لەکوێوە هێنی چۆنین ینی دەستت پێ کردووە بەڵێ لە ڕۆژەڵاتی ئێران و هێنامە گشتی یەکەم جار کە هێنام تمزانم جارە تاقیەکەم و بزانم چۆنە زانیم بازاڕی هەیە بۆیە منیش دووبار و سێبارم کردوێتەوە باشە شیرین خان جەنابەت باس کە 3 ساڵە خەریکی قسە چیە بۆ گەنجانی کە لە زانکۆ تەواوکەن و چاوەڕی دەستی حکوومەتەکەن کە دایان مەزرێنێ یان چاوەڕی موچەکەن ینی تا چەند گرنگکە ئینسان پشت بەخۆی ببەستێ وەگلەوەی پشت بە حکوومەت و بە موچە بەمانە بەست بەڵێ زۆر گرنگە هەم دوورەکەویتەوە لە ماڵەوە هەم پشت بە خۆت دەبەستی هەم بژێوێکی ژیانی ماڵی شەودابینەکەی ئەم کارێکە تۆ بەشێک لە گەنجان ئەترسن یان ترسیان هەیە لەوەی زەرەر بکەن جەنابەت بەوە تێپەڕیوی چۆن زاڵ بن بەسەر و ترسیا کە لەو زەرەرە نەترسن بێنە ناو ئیشەکە من یەکەم جار وابوو زۆرە ترسام بەس ئیتر کە زانیم ئیشەکەم باشە و ئیشەڵە جار هەر جارێک هەر زەرەرەکەی بەستر نابێ کۆڵ بیت ینی ئەوترێ ئەگەر تۆ هەنگاوێک بنێ بەڵام ئیشەکەت حەڵال بێ خوا زیاتر بەدەمتەوەی زۆر ڕاستە بەڵێ زۆر ڕاست بەڵێ زۆریشم بینیوە ئەم گرانبوونی نرخی دینار و دۆلارە کاریگەری هەبوو لەسەر فرۆشی کەلوبەلە کاریگەری هەیە لەسەر ئێمە چووکە مەشتەکانمان بە گران ئەم جارە هێناوە بەڵێ ئەرەوەڵا بە گران کەوتۆ لەسەرمان پێشانگاکە چۆن ئەی فرۆشین وڵایی باشە لە ڕووی بێ ئەم بێ بازاڕی ئەم بێ پاشەکەوت و نەهامەتی و بێپارەی ئەم خەڵکە هەر باشە جگە لە پێشانگاکان جەناب لەکوێی تر بەشداریەکەی تر هەر لە ماڵەوە بەس لە پێشانگاکان کارەکەم لەگەڵ ئەم بەڕێزانە وەڵام من ئایسە 2 ساڵە لە حەریمی کوردستانی عێراقا ئیشەکەم بەس زەیتون و ترشیاتی ئێرانی و تەمر هەند و ئەمانە لە شماڵی ئێرانە خۆمان چاکێکەکەن ئەیتێنێ دروستیەکە خۆمان دروستیەکەین لە سنە و مامەڵەکەمان لە سنەیە وەڵی ئایسە هەم تواوی پیشانگاکان هەوەکو پیشانگای تاسووجە وەکو پیشانگای سامی عەبدوڕەحمانی هەولێر وەکو دەهۆک هەموو بەشداریمان کردووە و خەڵکی حەریمی کوردستانیش هەمویان هۆشیان پێمانە بووگە و باش بووگە بۆمان و هەر جاری شاتین قازانجی تیا بووە و باش بووگە ڕازین زۆر باشە کاک فەرزین وەکو وەزانین لە ئێستا موچە وەکو پێویست نییە بەزی ئابووری ڕەنگە هەم لە هەرێمی کوردستان هەم لە ڕۆژهەڵاتی کوردستان وەکو پێویست نەبێت تا چەند گرنگە گەنجان کە زانکۆ تەواو دەکەن ببنە عنی بیر لەوە بکەنەوە خاوەنکارێکی سەر بەخۆی خۆیان بن پشت بە خۆیان ببەستن وەک لەوەی چاوەڕێەوە بکەن حکوومەت موچیان پێ بدەن حکوومەت دایان بمەزرێن وایە بەس ئایسە من خۆم هاتوومە هەر جار لە مەرزی ئێرانەوە داخڵە بم بەس بەداخەوم کە بۆ ئەو زەویانە هەروە بەتاڵ ماوە ئەو ئەرزانە هەروە بەتاڵ ماوە کشتی لێ ناکەن ئەشیایی لێدە نایرن میوامانە هەم لە هەردوو لایەنە خەڵکەکە کوردەکەتانێ همەتکە ئەم ئیشانە دروستکردنیان زۆر ڕاحەتە ئایسە وەکو زەیتونی هەنگوێنی لەگەڵا گوێزەرە قەزوانە چاکردنی زۆر ڕاحەتە بەس بجوڵێ ئەتوانی بەس پارەی وایشە نییە ئایسە جیهازەکانی مەسەڵەن پێم وابێت جیهازی ئایسە چۆن پارەی لەسەر چووە مەسەڵەن بڵین گران بووە لە ئێرانە جیهازەکانی بڵین بە 2 دەفتەر و نیمەتانەی بیکڕێ بەس کەسێکیش کە مەسەڵەن ئەو پارەیە نیەتانێت لە سفرە و بازم لە سەر خەتەکە شڕ کاتەوە بێتە سەر و بازم همەتێکە هەر جوانێکە ئیشکردن من نییە هەر جوانێکە مەیلی بێتانێ ئەم ڕێگە بکە گرانبوونی نرخی دۆلار لە ئێستاە و دابەزی نرخی دیناری عێراقی کاریگەری هەبوو لەسەر فرۆشی بەرەمیەوە وەڵا مانگی پێش ئێمە زەرەرێکمان کردی تر ئیشۆ کەسابەتەوە لێ ئایسە ئیمڕۆ یانی دوێنێ تا ئیمڕۆ تمەن دابەزی یانی دلار بەرزەوە بۆ بازم ئێمە پارەمان هەناردەوە بۆ هێران بازم باش و جواوی داوە باش بوو بەس هیوادارم کە هەمیشە خەڵکی کورد سەربەرز بێت و لە هەمیشە ژیانی شاد و بەرز بێت ئێمە بەرهەمە خۆراکی خۆماڵەکانی بەرسی لێن بەرهەمەکانمان هەمووی کوردستانە هیچی دەرەوەیتیانە بەرهەمەکانمان هیچ مەوادێکی پارێزگاریکردنیان نیە واتە هیچ مەوادێکی کیمیاییتیان نییە ئێمە بابەتی دۆینە ترخێنە ڕوو بە هەنار هەنگوین ڕۆنی خۆماڵی دۆشاو
ئەو بابەتانەمان هەیە کە خۆراکیە کوردیە خۆماڵیەکانن. تا چەند گرنگە هاوڵاتیان گرنگی بەم بەرهەمە خۆماڵیانە بدەن وەکوتت ماوەدی حافیزەی تیان نییە کاریگەری خراپی تێدا نییە بەرهەمەکان بە بەراورد بەوەی کە هاوردە. زۆر ڕاستە ئەمە زیاتر تەندروستە هیوادارم خەڵکیش زیاتر ڕوو لەم بەرهەمانە بکات لە جیاتی ئەوەی بەرهەمێکی دەرەوە بەکاربهێنێت کە زۆر مادەی خراپی تایە دڵنیام چونکە زۆر دۆستمان نین ئەوان. شەیماخان باسی ئەوە بکە تا چەند گرنگە گەنجانی خۆمان کە زانکۆ تەواوەکەن چاوەڕی دامەزراندن نەکەن ئاوا دەست بکەن بە کارێک بە فرۆشتنێک بە دوکانێکی بچووک ئەگەر کارەکە کەمێ ئەگەر لە سەرتاوە قازانجی کەمێ بە مرجێک چاوەڕی حکوومەت و دامەزراندن نەکەن کە دایان بمەزرێن. بە دڵنیایەوە هەر ئیشەکە دەست بەیەکەی سەرەتا ئەو قازانجە زۆرەی نییە بەڵام وردە لەگەڵ بەردەوامی قازانجێکی زیاترەکەیت لەگەڵ تۆش هەنێک کەسی تر ئەکەونە ناو ئیشەکە و قازانجەکەن. حکوومەتیش پێ خۆشە وە تۆش بوو خۆت بوویتە خاوەن کار. بەڵێ کە تۆ خاوەن ئیشی خۆت بی چاوەڕی حکوومەت نەکەی خۆشترە وایە. وڵای ئیش و بارەکەی خۆمان سپاس بۆ خوا بەرهەمێکی چاکمان هەیە برنجی کوردی چاکمان هەیە خۆماڵیە لە هەردوو تەرەف بڵێن لە بادینانیش و لە منتیقەی سلێمانیشە برنجێکی دەرەجەیەکی ناوازەمان هەیە یعنی هەموو ماسەفاتێکی لەگەڵایە لە بەرهەمە هاوردە برنجە هاوردەکراوەکان باشترە زۆریش باشترە ئێمە ئێساکانێ بۆیە ئەم برنجە کوردیە ناخۆین ئێسا خەڵک توانا و تااقەتێکی کەمتری ماوە یعنی شتی کوردی بخۆ توانا و تااقەتێکی چاکترت دەبێت تروشتیە باشترە خۆماڵی تریشە ئەمە قسەم بۆ بکەی لەسەر یەکشت تا چەند گرنگە ئینسان چاوەڕی دامەزراندن و موچە و حکوومەت نەکات پشت بە خۆی و کارێکی خۆی بەسێ ئەگەر بچووکی وڵاهی ئەوە واقعی بەندە یعنی قەت پشت بە هیچ کەس نەبەستی یەکەم پشت بەخوا دووەم پشت بە خۆت بەستی چونکە مەعاش وەکو مانگانەی یا ڕۆژانە یان شتەکە بەس ئەگەر بەرهەمی خۆماڵیت بێ بێمنەتی سەربەرزتری خۆشەویستری پەنجە و مەکتوت خۆشترێکە هی خۆت بێ خۆشترێکە حکوومەتی زیاتر ڕێز لەو کەسانە بگری یان گرنگ پێ بلایەنەوە کە ئیشەکەی خۆیانە و بوو نەبوونەتە باربەسە فعلەن ئێستا بۆ بارگرانی حکوومەتیش خۆشترە بێ ئێستا بارگەرانی حکوومەت معاشێکی زۆری بۆ خەڵک بڵاو کردوەوە خەڵکی زۆری بێش کردووە ئەگەر معاش نەبێ دەرەقەتی نایە ئێستا معاشخۆرێکی زۆرمان هەیە و کولفەیەکی زۆریش بۆیە دەرەقەتی موعزەنای موعزە ئاوای لاتوە ئەنجا ئەگەر خەڵک بێ شتی خۆماڵیکە ئەوە گوێزە ئەهەنجیرە دەرفەت زۆرە یعنی موادەکان زۆرن ئێستا چیلۆی فاسۆلیا بە 3000 نیوە لەوە زیاتر بۆ کوێ کاکە فاسۆلیای کوردی خەڵک مەمنونی شەدێت بکڕێ ئەو کۆزانی ئێستا لە ئێستا گەنجانی خۆمان گەنجانی وڵاتی خۆمان کە تەخەڕوجەکەن لە زانکۆ پەیمانگا ڕەنگە زۆربیان چاوەڕی دامەزراندنی حکومی بکەن وڵی ئەو شتانە غەڵەتین ئێستا ئێمە ڕاستە ئێستا من بوان جێڕاومە مەسەلە کابراک چوە بۆ میسر یعنی شادی ماجی سەری هەیە تەکسیب هەیە بۆ لەوێت پشت بەخوانە بەستن پشتکردنیان بەلاوە عیبە نییە هیچ شتێک ئیشکردن مای شانازیە ئیشکردن مای سربەرجێ بۆ هەموو ئینسانەکان هەر ئینسانێک کە ئیش نەزانێ و تەمەڵیشترن بۆ خۆی بۆ مێشکی خۆشی هەتا مشغوڵبی لە ئیشا مێشکی فراوان درێبێت بەرهەمەکانی من تقریبا نزیکەی 8 مانگا بەردەوام لە دروستکردنی بەرهەمەکانی من هەمووی سروشتیە سابوون و کرێم و بابەتی جوانکاریە زیاتر کە دروستیانەکەی لە ماڵەوە و لەگەڵ منە خوشکەکەشم هەمان شێوە ئیشەکە ئەو زیاتر لە بواری قژایە من لە بواری پێستا ئیشەکەم ئەم بە بەبتانەی کە ئیبینن هەمووی لە ماڵەوە خۆمان دروستیەکەین ئەمانجی ئێمەش ئەوە بووە کە چیتر سەری دەرەوە نەکەین شتمان بۆ بێ خۆشمان ئەو شتە باشانەی کە لە کوردستانە هەیە بین بەکاری بێنین و ئەو بەرهەمانی لێ دروستکەین پێشوازی خەڵک چۆنە لە ئێستا بابەتی جوانکاری زۆر هاتوۆتە بازارەوە لە هەموو وڵاتانەوە هاوردێری کوردستانەکرێت پێشوازیکردنی خەڵک لە بەرهەمەکانی ئێوە کە دەستان پێکردووە چۆن شتێکی نامۆیە بەلایەنەوە کە با بڵین بەرهەمێکی کوردی هەیە تایبەتە بە جوانکاری و بەکاری بێنن خانمان لەبەرەوەی کە هەر لە کۆنەوە خەڵک زیاتر وا باو بەوتوانە شتی فلان شوێن ئەسڵەکی خۆمان ئەسڵ یەمە عادیەکێتی ئەوە وایە ئێستاش پێیان سەیرە ینی هەتا تەجروبەی نەکەن ناتوانن قەرار بن لەسەرەوەی چی باشە چی باش نییە بەڵام کە یەکجار تەجروبەی بکەن باش بێ دیسانەوە داوای ئەکەنەوە زۆر باشە نیاخان ئەمێ قسم بۆ بکەی لەسەرەوەی تا چەند گرنگە گەنجانی خۆمان جەناب وەکو گەنجێک ئێستا دەست پێ کردو 8 مانگە خەریکەم کاری کەمتر چاوەڕی دامەزراندن بکەن کەمتر چاوەڕی موچە بکەن
هەوڵ بدەن ئەگەر ئیشێکی بچووکیش بێت سەرەتا دەست پێ بکەن و بنە خاوەنکارێکی سەر بەخۆ ئەم ساڵ تەخەڕوجەکەم تەلە بەشم بیرم لەمە کردەوە ئیشێکی تایبەت بە خۆمم هەبێ لە ئێستا چونکە خۆتان نەزانن وەزعی تەعینات هیچی نییە و ئەنی تەعینیش بم من ئێستا خۆخۆمە تەخەڕوج نەکەم چکە دوای بێدانیشی هیچ ئیشێک نییە بیکەیت توانی تە لەگەڵ ئیشا بخوێنیت و ئێستش ینی خاوەنی بڕە خوێنم لەگەڵ بەشەکەی خۆمە ئەمەم تێکەڵاو کردوین ئەنی هەم لە بواری توبیشەوە لێکم ماوەتەوە هەم لە بواری سروشتیشەوە لێکم ماوەتەوە ئەنی مەبەستی من ئەوەیە مەترسە لە ئیش ئێمەی گەنجان دایمە ئەڵێن پارەمان نییە چۆن دەستکەین بە ئیشنا من باوەڕکەن هیچم نەبوو لە ماڵەکەمە بەشتی زۆر ئاسایی دەستم پێکرد ئێستا جیهازی گەورەم هێناوەتە ماڵەوە یعنی مەڵش پارەم پێنیە دەست پێ بکە هەنگایی بۆ بنێ هەوڵی بۆ بەدەستیە هێنی بەڵام ئەگەر باوەڕە بەخۆ بێ بەڕێزانەوەی کە بینیتان ئەو پێشانگایە بوو کە لێرە کرابووەوە لێرە کۆمەڵێکی زۆر بەرهەمی تێدایە لە بەرهەمی ناوخۆ و بەرهەمی دەرەوەش زۆربەی و هاوڵاتیانەیە و فرۆشارانی کە قسەیان بۆ کردین قسەی کۆتاییان ئەوە بوو کەوا ئینسان هەمیشە پشت بەخۆی ببەستێ خاوەنکاری خۆی بێ باشترە لەوەی چاوەڕێی دەستی حکوومەت و چاوەڕی دامەزراندن بێ لەبەرەوەی بوونە خاوەنکاری خۆت دەرفەتی ئەوەی تێدایە کە کارەکە گەورەتر بێ و وردەوەدە قازانجی زیاتریش بکەیت بەڵام موچەخۆری حکومی هەمیشە لە یەک پلە دەمێنێتەوە و بەرەو زیادبوون ناچێت بۆیە کاری سربەخۆ یاخود بەرهەمی خۆماڵی حکومەتیش دەتوانێت دامی بکە یارمەتی بدا تاوەکوم بەرهەمانەوەی لێبێ زۆرترین کەس کاریان دەستکەوێت و ئەو کاتە ئەو پارەی کە حکوومەت وەکو موشە دابەشیەکە لە ناو بازار ئامێنێتەوە چونکە بەرهەمەکان خۆماڵین و هەر لە ناوخۆیان دروستەکرێن هێوای سەرکەوتن بۆ هەموو کەسانە خوازین کە خاوەنکاری خۆیانن و ئەیانوێت دەست بە کارێکی حەڵاڵ بکەن پامی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورتان سپێرم خواتان لەگەڵ